بەردەوام چەند ڕۆژە نامە بۆ دەنێرن و تەلەفۆنی دەنگی تەلەفۆن دەکەن کە مامۆستا ئەم بابەتە ڕوویداوە قسەی جەنابت لەسەر ئەم بابەتە چییە؟ دیارە هەمووتان بینیوتانە و ئێستا هیچم نەکتۆ هەمووتان دەزانن باسی مەلامەت خەلیەکە دەکەم. دیارە هەمووتان ئەم بابەتتان بیستووە، هەر لاپەڕەی ئینستاگرام دەکەیەوە چەپ دەڕۆی مەلاکە لەگەڵ ئەو کچە قسەی کرد، ڕاست دەڕۆی ئەمە دووەم دەنگی ئەم مەلایەس، چەپ دەڕۆی ئەمە ئەم مەلایە. ئایا ئەم بابەتە ئەمە ژیری دەستکردە، ئەمە هۆشی مەسنوعیە، ئایا ئەمە چییە؟ چۆن بڵاو بۆتەوە بابەتەکە چۆن ناو چۆنە و قسەی ئێمە لەم بابەتەوە چییە؟ من پێم خۆشە جیاواز لە هەموو ئەو کەسانی قسەیان لەسەر ئەو بابەتە کردووە شتێکی تایبەتترتان پێ بڵم خۆشەویستەکانم. حرمەتی بەندەیانی ئەڵڵا لای ئەڵڵا زۆرە، حرمەتی مامۆستایانێکی موحید کە ژیانی خۆیان حیاتی خۆیان تەمەنی خۆیان بۆ دینی خۆی گەورە داناوە لای ئەڵڵا زۆرە. زۆر مامۆستا هەمیشە لە ژیانیا بە نسبەت خەڵک هەمیشە کەمی هەبووە، منداڵی لە چاو منداڵی خەڵک ئەو بەرگ و پۆشاکەی نەبووە. وەڵڵاهی ئێمەی مامۆستا خۆمانەوانە دەزانین، وەڵڵاهی خەڵک بە چوار قات و پێنج قات و لە چوار جێگا و پێنج جێگا و دەجێگا بە ئەنواعی سەیارە و ماشێن و ماڵ و خان و ڤیلا و فڵان و فیساری هەیە. مامۆستا تەمەنی دەگاتە 80 ساڵیش 70 ساڵیش سوێن بەخوای گەورە بەردێکی لەسەر بەردێکدانە ناونێتی وە تەواوی عمری خۆی بۆ ئەم دینە داناوە. دواتر کابرایەک کە ڕۆژێک لای ئەم تاغوتە نۆکەرایەتی دەکات و چڵکاوی دەستی ئەو دەخوا، ڕۆژێک ئەم زاڵم و تاغوتە ماشێنێکی شاسی بڵندی بۆ دەکڕێت و سواری ئەم ماشێنە دەبێت، ڕۆژێک ئیسکۆرتی هەیە، ڕۆژێک تەلەفۆنێکی لێ دەگیرە لەگەڵ کابرایەکی دیکە، ڕۆژێک تەلەفۆنێک لەگەڵ ئافرەتێکی دیکە. ئەم کابرایە دێ تەوهین بەم مامۆستایە دەکا، باسی مامۆستایان دەکا، بە یەک دەڵێ بە پەنکە خۆی کوشت، بە یەک دەڵێ ئەمە خەواریجە، بە یەک دەڵێ ئەمە فڵانە. مسلمانانی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام لە هەر جێگایەک دژی جوولەکە، لە هەر جێگایەک دژی کوفر، دژی ئیلحاد، دژی مرتەدان چەکێکیان بەرز کردووەتەوە. ئەم کابرایە دژی ئەوان قسە دەکا، ئابڕوویان دەبا، باسی جوولەکە دەکا و تعریفی جوولەکە دەکا و بە جوولەکە دەڵێ شێری نوستوو، شێری نوستوو بە جوولەکە، لە حاڵێکا خوای گەورە لە قورئانا دەفەرمێ ترسنۆکترین خەڵک کە دنیایان لە هەموو کەس خۆشتر دەوێت جوولەکەکانن. وواللهی بەم حاڵەتەشەوە کە ئومەتی محەممەد لە ئەوجی زەعفدان لەم سەردەمە دووبارە جوولەکە و نەسارا لە ئەوجی ترسدان لە شێرەکانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بەڵام ئەم کابرایە هەمیشە پشتی تاغوتەکان و زاڵمەکانی گرتووە. ئەم لە کوردستان دەژی، بەڵام ئەگەر لە تورکستانی شەرقی لە چین و ماچین دوو مسلمانی عەقیدە پاک سەر هەڵدا ئەم لێرە پێیان وڕی نەدەکا. دەی مەگەر نەتان بیستۆ پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سڵاتو وەسەلام ئەو کەسەی کە هەتکی حرمەتی مسلمانان دەکا، ئەو کەسەی ئابڕووی مسلمانان دەبا، ئەویش چه مسلمانێک بەڕێزترینی مسلمانەکانی سەردەم، داعیان و بانگخوازان، خەباتکاران و جیهادکارانی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام، شەهیدان و هەڵبژێردراوانی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام، مەگەر پێغەمبەر نافەرمی عەلەیهی سڵاتو وسەلام مەگەر لە نێو جێگە و بانەکەی خۆشییابی خوای گەورە ئابڕووی دەبا؟ ئەمە ئابڕوو من پێم وایە، ئەمە بۆ چوونی ئێمە پێمان وایە پەروەردگار هەتکی حرمەتی ئەم کابرایی کردووە. ئەم کابرا پەردەی خۆی لەسەر هەڵگرتووە، ئەم کابرا شەو و ڕۆژ دژی ئومەتی پێغەمبەر قسەی کردو عەلەیهی سڵاتو وسەلام. چ ئەمە ژیری دەستکرد بێ کە من ئەو پیاوەی کەمەی بڵاو کردێتەوە متمانەم پێیەتی و پێم وانییە کە ئەم پیاوە درۆ بکا و چەند بابەتێتی مباهەلە دەکەم. ئەمما حتا ئەگەر ژیری دەستکرد و هۆشی مەسنوعیش بێ بە قەولی لای خۆمان، بازم خوای گەورە بێ ئابڕووی کردووە، بازم ئەڵڵا جەلە جەلالوهو. من پێم وایە ئەم کابرایە بە خۆداچوونەوەیەک بکە، ئەڵبەتە پێشەوەی کە بە خۆداچوونەوە بکا بۆ قسە لەسەر مسلمانان لەسەر بیر و باوەڕ و عەقیدەکەشی بە خۆداچوونەوە بکە، چڵکاوخۆری بەردەرگای زاڵمان و تاغوتان و حاکمەکان نەبن. خولاسە ئەمە عەسڵی بابەتەکەیە و بە قوربانی ئەڵڵا بم ئەو کەسانەی کە دژی ئومەتی پێغەمبەر ڕادەوەستن و عەلەیهی سڵاتو وسەلام خوای گەورە بێ ئابڕوویان دەکا ڕۆژێک. و هشدارێکە بۆ کەسانی کە شەو ڕۆژ لەسەر مامۆستایان قسە دەکەن، مامۆستایانی موحید، مامۆستایانی ئەهلی تەوحید، و تۆهمەتیان لێ دەدەن، وەشتەکان ئاڵوگۆڕ دەکەنەوە بۆ ئەوەی کە خەڵکیان لێ بکشێنەوە. ڕۆژێک لە ڕۆژان ئەڵڵا جەلە جەلالوهو پەردەی حرمەتتان دەدڕێ وەکو پەردەی حرمەتی ئەم پیاوە مەدخەلیە دڕا. کەسێک کە ڕانەوەستاوە لە قسەکردن لە دژی ئەهلی جیهاد، لە دژی مامۆستایان، لە دژی ئەهلی تەوحید و لە هەر جێگایەک بووبێتن، خوای گەورە ئاوا ئابڕووی دەبا. یەخوا پەروەردگارا بە خاتری گەورەی خۆت ئێمە بپارێزی، پەروەردگارا بە خاتری گەورەی خۆت بێ ئابڕوومان نەکەی. دەنا هەموو بەندەیە گوناحی هەیە، وەکو زانایان دەفەرمون گوناح گەربۆنی هەبوایە کەس لای کەس دانەدەنیشت، بەڵام ئەڵڵا جەلە جەلالوهو دامان دەپۆشێنێ، سەتارە. بەڵام ئەو کەسەی حرمەتی خەڵکی دەشکێنێ ئەڵڵا جەلە جەلالوهوش ئاوا. من پێم وایە ئابڕوو بردنێکە لەلایەن پەروەردگارەوە خوای گەورە ڕەحممان پێ بکە.